لە شاری سلێمانی بە ئامادەبوونی بەشێک لە کەساتیەکان و ڕووناکبیران و نووسەران مەراسیمێک بۆ ناساندنی بەرهەمەکەی شێخ محەممەدی خاڵ بەڕێوەچوو کە ناوەندەی هزر و ڕۆشنبیری خاڵ سازی کردبوو. ئێمە هەر ناوی خاڵ دەستگاکەمە ناوی خاڵە لە ڕاستیا وتمان بە بیدایەتێک بێ ینی خاڵی سەرەتا بێ بۆ هەندی هەنگاوی نوێ و هەروەها بە یادی شێخ محەممەدی خاڵ ناوەندەکەمان ناونا دوایی بە لەناو خۆمانە مناقەشەیەکی زۆرمان کرد کە چۆن بتوانین کۆبەرهەمی شێخ محەممەدی خاڵ بکەین چونکە لە ڕاستیا جەنابی شێخ محەممەدی خاڵ بەشی هەمومانی کردووە واتە ئەوەی ئەهلی دینە ئەتوانێت تەفسیرەکەی بخوێنێتەوە ئەوەی حەزی لە زمانە ئەتوانێت فەرەنگەی بخوێنێتەوە ئەوەی حەزی لە مێژووە کتێبە مێژووەکانی بخوێنێتەوە وەلحاصل پیاوێکی مەوسوعی بووە. شێخ محەممەدی خاڵ زانا و نووسەر و ڕووناکبیرێکی ئیسلامی بووە. لە ساڵی 1904 لە بنەماڵەیەکی ئاینی ناوداری کوردستان لەدایک بووە. خاوەنی دەیان دەستنووس و بەڵگەنامەی مێژوویە کە لە باپیرە گەورەیەوە کەمەلە ئەبووبەکری موسەنیفە بۆی ماوەتەوە. ئێستا مێژووی بەشێک لە دەستنووسەکانی کە نزیکەی 636 دەستنووسە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 400 ساڵ لەمەوبەر. بەرهەمی ئەم زانایانە شتێکی گرنگە وەوە سەروەت و سامانێکی گرنگی میلەتەکەمانە و بە تایبەتی ئەو بەرهەمانی کەسانێکی وەکو جەنابی شێخ محەممەدی خاڵ و هاوشێوەکانی ئەو وەکو مامۆستا عەبدولکەریم مدرسوانە بینووسن چکەوانە بەڕاستی لە ئاستێکی بەرزی زانستیا بوون و بەرهەمەکانیان زۆر بە پێزا و کەسایەتی خۆیانی پێوە دیارە نووسەرێکی تەقلیدی و لاساییکەرەوە نەبوون داهێنەر بوون بەتوانا بوون بە قابلیت بوون و هەمە جۆرشیشیان نووسیوە و بە تایبەتی لە بواری ئاینی و لە بواری فەرهەنگی و لە بواری زمانە جەدەستیان زۆر دیارە. ئێمە بەڕاستی ئەبێ ئەو ڕێباشیان لەبینەوانەیە و کاری ئەمان هەکاریەوە نییە لە بوارێکی ڕۆژبیری ڕوو تا قسەیان بکرێ ئەبێ بچێتە بواری زانستیەوە بچێتە بواری ئەکادمیەوە بەرهەمەکانیان بە نامەی ماستەر و دکتۆرا و تەرقیاتی عیلمی بۆ شتانە بەڕاستی بکرێتە پێشکار. ناوەندەی هزر و ڕۆشنبیری خاڵ لەو مەراسیمەدا کۆبەرهەمی شێخ محەممەدی خاڵی ناسان. هەروەها مەراسیمی دابەشکردنی بەرهەمەکە ئەنجامدرا کە خۆی لە 29 کتێب و دەیان و تاردەبینیەوە کە لە گۆڤار و ڕۆژنامە بەربڵاوەکانی جیهان بڵاو کراونەتەوە. جگەلەوەش کتێبەکانی کە 8 جزم قورئانە لەگەڵ کۆمەڵێک وتار و تەفسیری قورئان و کۆمەڵێک بابەتی ئاینی و کولتوری و مێژووی زمانەوانی لە خۆ دەگرێت و لە دووتوی کتێبەکەدا کۆکراوەتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.